ئێمە وەکو یەکەی چالاکی وەشی پەروەردەی چەمچەماڵ ئەم ساڵی خوێندنی 2014-2015 زۆرترین چالاکی وەرشیمان ئەنجام داوە بۆ سەرجەم قوتابخانە و خوێندنگاکانی سنووری پەروەردەی چەمچەماڵ ئەمڕۆژ وەکو جەنابتانە بینن یاری کۆتایی خولی بالەیە بۆ قوتابخانە سەرەتاییەکان ئەمە دووەم ساڵە ئێمە ئەم خولە ئەنجام دەین لەو ئاستە بۆ ئەوەی بنەمایەکی ڕاست و دروست بێ بۆ قوتابیانە بەڕاستی ئێستا دەرکەوت کە ئاستێکی زۆر بەرزیان هەبووە لە یاریەکە زۆر سپاس.